پەیام ئاماری ڕووداوە هاتوچۆکانی سنووری پارێزگای سلێمانی بۆ ساڵی 2022 ئاشکرا دەکات و بەپێی بەدواداچوونەکەی ژمارەی قوربانیەکان بەراورد بە ساڵی 2021 کەمی کردووە. وتەبێژی هاتوچۆی پارێزگای سلێمانی ڕایدەگەیەنێت ساڵی ڕابردوو 1044 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە و لە ئاکامدا 174 کەس گیانیان لەدەستدا و 3842 کەسی دیکەش بریندار بوون. بە وتەی ئەفسەرەکەی هاتوچۆ ساڵی 2021 220 کەس گیانیان لەدەستداوە، بەم پێیە ژمارەی گیان لەدەستدراوان لە ساڵی 2022 46 کەس کەمترە. دیارە لە ساڵی 2022دا 1044 ڕووداوی هاتوچۆ تۆمارکراوە، 3842 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ بریندار بووە، 174 کەس گیانیان لەدەستداوە. هۆکارەکان زۆرن، ڕەنگە سەرێکی ترین هۆکارەکانیان خێرایی لە ڕادەبە دەربێکە هۆکارە بۆ دروستبوونی ڕووداوی هاتوچۆ و هۆکاری کەشەیە سەرقالبوون بە ئامێرەکانی پەیوەندیەوەیە مەرجیت و متۆڵی ئۆتۆمبیلە مەینۆشیە، ئەمانە هەمووی کۆمەڵی هۆکارن. هەڵبەتە لەگەڵ ئەمەشە ڕێگاوبانەکانیش بەشێکن لە هۆکاری دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ. بەپێی زانیاریەکانی پەیام زۆرترین ئەوانی گیانیان لەدەستداوە لەسەر ڕێگای سلێمانی چەمچەماڵ و سلێمانی عەربەتن، بە شێوەیەک ڕێگای یەکەم 27 کەس و ڕێگای دووەم 7 کەس گیانیان لەدەستداوە. ئەوەی جێگای تێڕامانی وتەبێژەکەی هاتوچۆیە ژمارەی قوربانیەکان لە ساڵی 2022 کەوتووە لەسەر ئەو ڕێگایانی دووسایدن و هۆکارەکەشی بۆ خێرایی شۆفێران بە پلەی یەکەم دەگەڕێنرێتەوە. کوردستانیش بێبەر نییە لەم مەسەلەیە و لە زۆنێکی مەترسیدارە تا ڕادەیەک لە ڕووی ڕووداوەکانی هاتوچۆوە و ئێمە کەموکوڕیمان هەم لە با بڵێن خودی کوالێتی شۆفێر و هەم لە ڕێگەوبان و هەم لە ئۆتۆمبیلەکانیشمانە هەیە کە ئەمە وای کردو ڕووداوەکان بە شێوەیەکی بەرچاو بێتە دەستگای میدیایەکان و لە کوردستانە یەکەمین هۆکاری گیان لە دەستدانی مرۆڤ ڕووداوەکانی هاتوچۆیە، واتە بەدەل لە هەموو کارەساتەکان و هەموو نەخۆشیەکانی تر زیاتر خراپی ڕێگاوبانەکان، بەکارهێنانی مۆبایل، خواردنەوەی مادە کحولیەکان، خێرایی و شارەزانەبوون بە هۆکارە سەرەکیەکانی ڕووداوەکانی هاتوچۆ هەژمار دەکرێن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.